يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوان أساني زور بريس أوي همانا همويه خواي پروردگار سبحانه وتعالى. خواي پروردگار أوي پي بخشيوين بأرزاقيتي خوي پي بخشيوين پي دوتري رزق روزي هروها هندشتي تايبتشمان هيا کەوا بە ئەلوەهابیەتی خۆی بە دیاری پێبەخشیوین. جیاوازی نێوان ڕزق و دیاری خوا چییە؟ بابەتێکی عەقیدەی گرنگە، ئینشاءالله با بە وردی گوێی لێ بگرین. ڕزق و ڕۆزی کە ئەڕەزاق پێمان دەبەخشێ پەیوەستە بە هەوڵ و تێکۆشانی خۆتەوە، واتە نابێت دانیشی. ئیسلامی ئێمە فێری ئەوەی کردوین کە هەوڵ و تێکۆشانی تەواوی خۆت بدە، تەوەکولت لەسەر خوا هەبێ نەک تەواکل. دامەنی شەو دەم بکەیتەوە خەڵک پارو بکاتە دەمتەوە. ئیسلامی ئێمە دەفەرمێ لە سوورەتی ئەلمولک ئایەتی 15 فەمشوا فی مەناکیبیها وەکولوا من ریزقه. هاوکێشەیە کە ئەم لای یەکسانە بەولا. فەمشوا فی مەناکیبیها، بگەڕێن بە کەنارەکانی زەویدا، بگەڕێ بزانە ئیشی تۆ لەکوێ دەست دەکەوێ. لەم شار نییە بڕۆ بۆ شارێکی تر، لەم گەڕەک ئیشت دەست ناکەوێ بڕۆ بۆ گەڕەکێکی تر. پیشەکەی تۆ لە چ شوێنێکا ڕزق و ڕۆزیەکە دیاری کراوە بە شوێنیا بگەڕێ. دامەنیشە لە هەوڵ و هیممەت مەکەوە. ئەمجا فەکولوا من ریزقه فەمشوا فی مەناکیبیها یەکسانە وەکولوا من ریزقه. ئەمجا لە ڕزقی پەروەردگارت بخۆ. سبحان الله، قورآن چەند وردە، دیقەت بدەن. وەکولوا من ریزقه، ئەمجا ئاگاشت لێ بێ. ئەمە عەقیدەیە، نەچی وابزانی ئەگەر کارت کرد، کەسابەتت کرد، کرێکاریت کرد، مۆزەفیت کرد، عەرەقت ڕشت، وابزانی ئەمە بەرهەمی ڕەنجی شانی خۆتە. نا، قورآن دەفەرمێ وەکولوا من ریزقه، لە ڕزقەکەی خوا بخۆن. ئەمە هەمووی هی خوایە. ئەوە خوایە عەقڵی سەلامەت کردووی، جەستەی سەلامەت کردووی، قاچی سەلامەت کردووی، ئیشی پێبەخشیوی، بارودۆخی وڵاتت ئارامە و جەنگ نییە. بڵێ خوایە هەمووی هی تۆیە. خوا فەرمووی وەکولوا من ریزقه، ئەو ڕزقە هەری خوایە. نەچی وابزانی ئەمە هی تۆیە و ڕەنج و بازوی خۆتە بەشانازی بە خۆتەوە بکەی. کەواتە ئەڕەزاق کاتێ ڕزقمان دەدا کە خۆشمان هەوڵماندا بێ و دانەنیشت بین. بەڵام ئەلوەهاب بیلا سەعی هیچن نەکردووە. دانیشتووی و دیاریەکی تایبەتت بۆ هاتووە. بابەتەکە زیاتر ڕوونکەمەوە. کەسێک لە شەریکەیەک لە کۆمپانیایەک لە دایرەیەکە مۆزەفە، کرێکاری دەکا، ئیشێکی پێسپێردراوە، بە ئەندازەی ئەو کارەی دەیکا موچە وەردەگرێت سەری مانگ. ئەو موچەیە ڕزقە. ئەوە ئەڕەزاق بۆی ناردووە و لەشی ساغ کردووە و کاری کردووە و موچەکەی خۆی وەردەگرێ. بەڵام ئەگەر لە سەری مانگە یان ساڵی جارێک دوو جار بەبێ ئەوەی ئەم چاوەڕێی کردبێ، پێویستێکی زۆرت هەیە، احتیاجێکت هەیە، موچەکەت بەشی نەکردووی، قەرزێکت لەسەر کۆبۆتەوە، هیچ ئومێدێکت نەماوە، خوایە چی بکەم؟ بەبێ ئەوەی تۆ چاوەڕێ بکەی ڕۆژێک بەرپرسەکەت، بەرپرسی کۆمپانیا و فەرمانگەکەت بانگت کە بڵێ ئەمە سوپرایزێکە بۆ تۆ، زەرفێک پارەت بداتێ، هەرچی احتیاجیتە دەفعیکە، ئای چەندت پێخۆش دەبێت. ئەمە لە ئەنجامی ئەوەدا کەسێکی دڵسۆز بووی، کەسێکی دەستپاک بووی، کەسێک بووی بەرپرسی سەر و تۆی خۆشویستووە، پاداشتێکی تایبەتی کردووی، تۆ چاوەڕێی هیچن نەکردووە. لە مقابلی ئەم دیارە گەورەش و ئەم هەدیەشدا هیچیشن نەکردووە. ئەمە ئەلوەهاب خوای گەورە سبحانه وتعالى تەشبیه نەبێ بە ذاتی پەروەردگار ئاوا پێمان دەبەخشێ. ئێمە ڕۆژانە هەوڵ دەدەین، ئەوە واجبی سەرشانمانە، خوش لە ڕۆزی خۆی پێمان دەبەخشێ. بەڵام هەندێک جاریش دیاری تایبەتی خۆی هەیە کە بەبێ هەوڵدان پێت دەبەخشێ. بەڕێزت دەڵێ جا بۆ خوا هەموو کات خۆلەی کەم نابێتەوە، هەر ئەو خوای ئەڕەزاقە ئەلوەهابیشە دەبا بەبێ هەوڵ و تێکۆشان دایمە پێی ببەخشینایە. ئەیوا خۆشتر نەبوو هەر دانیشتینایە و هەموو شتێ بهاتایە. نابەڕێزم، ژیانی ئەم دنیایە
ئەمە لەبەر دوو خاڵ بەردەوام خوا پێ نابەخشێ. یەکەم ئەوە نییە کە خوا لە دەسەڵاتی کەم بێتەوە، نەخێر، نەعوذ بالله. خاڵی یەکەم ئەوەیە ژیان بە تێکۆشانەوە خۆشە. وەڵڵاهی پارەیەک، نانێک، چێژی تایبەتی لێ دەبینی کە ڕەنجت لە پێناوادا بێ. هەر کار و کەسابەت ئەگەر بەڕێک و پێکی بیکەی ئەزانی کە کەریەکە دووەردەگری چەند مرتاحی، ناخت پێش ئەوەی هیچ کامیرایەکن لەسەر بێ و بەرپرسێک چاوی لێت بێ و چاودێری دارایی لەسەر بێ. ئەگەر ئیشەکە حەقی خۆتت دابێتێ ئەوە نە مرتاحی لە کاتی وەرگرتنی موچەکەتدا زۆر هەست بە ئاسوودەی دەکەی، بە ئەم ئاسوودەیەت هەبێ. دووەمیشان بەڕێزان ئێرە دنیایە، ئێرە بەهەشت نییە. ئەگەر حەزت لێ بە بێ کارکردن هەموو شتەکان بە ئارزووی دڵت بێتە بەردەمت، دەی مەردی خوا بە ڕوو لە خوا بە لەسەر بەرنامەی ئیسلام بە خۆت بۆ بەهەشت ئامادەکە، لە بەهەشتا ئەو هیوایەتەشت دێتە جێ. حکمەتی خوا لە بەخشینی ئەم دیاریە تایبەتانەدا چییە؟ بۆ نوێکردنەوەی ئیمانمانە. بەڕەزان ئینسان جاری وا هەیە کە ئەڕەزاق ڕزقی دەدا، نەفسی خۆی پێی دەڵێ ئەخ من کارم کردووە، ئەمە بەرهەمی کاری خۆمە، بەرهەمی دەستی خۆم خواردووە، بەرهەمی عەرەقەی نێوچاوانی خۆم هەڵگرتووە، ئەوە بڵێ کارکردنی خۆم بوو. نەخۆش کەوتووی دوای بۆ خەڵکی باز دەکەی وەڵڵا باشترین دکتۆر، چاکترین نەخۆشخانەی دنیام دۆزیەوە، پارەی بە دڵی خۆم سەرفم کرد، فڵان دکتۆر نەخۆشیەکەی بۆ چارەسەر کردم. خەڵک ئاوا دەیگێڕێتەوە. کەسێکی تر دەڵێ ئەو ئیشەت زەحمەتە لە وڵاتەیە بکرێ، بەڵام من ئەوەندەم ناسیاوی پلەدار لە وەزیر و گزیرەوە هەیە، یەک تەلەفۆن بکەم ئیشم لە هیچ دایرەیەک مەحتەل نابێ. ئەوە بە ناسیایی و بە پێگەی خۆم، کاکە ئەوەندەم خزمەتی ئەم مەسئولە دزانە کردووە، ئێستاش مەجبورن هەر شوێنێک بێ دەبێت تەلەفۆنێک بکەم و ئیشەکەم بۆ بکرێ. خۆم کردم. قوتابیەک زیرەکە، ئەڵێ جاوە پرسیارانە چییە؟ هەر زۆر بە ئاسانی بە بێەوەی سەعی بکەم بچمە ئیمتیحانەوە 100 دێنم. زۆر شانازی بە خۆیەوە دەکات. سبحان الله، ئەم نەفسە ئەوەندە پیسە وریان نەبی خەریکە خوال لەبیر دەباتەوە، خەریکە خوال لەبیر دەباتەوە. ئەی چێ بازوەکەی پێبەخشی، ئەی چێ هێزی پێبەخشی، ئەی چێ ئەو عیلمەی بە دکتۆر بەخشی، ئەی چێر دکتۆری ڕێنمایی کرد چارەسەری نەخۆشیەکەی تۆ بکە. پارەکانت خەستەخانە پێشکەوتۆکەیان ئەڵڵا خەریکە خوات لەبیر دەچێتەوە. ئەی چێ کاکی خوێندکار و قوتابی ئەم عیلم و زانستەی خستە مێشکی تۆ و نەیدا بە یەکێکیکە، ئەوە هی خوایە یان هی خۆتە، هی زەیرەکێکی خۆتە، ئەوە پێگەکەی خۆتە، یان خۆی گەورە دڵی فڵان کەسی بۆ نەرم کردووی بە ئیمزایەکی تۆ شتەکان دەڕوە. خەریکە نەفس لەبیرت دەباتەوە، خۆت لا مهم دەبێ. بۆیە ئەی گەورە خۆشی دەوین گەلێک جار هەموو دەرگاکانمان لێدا دەخە، هەر هەوڵت دا و هیچت بە هیچ نەبووە، چەندی دکتۆرت کرد شیفات بۆ نەهات. لێرەدا ئینسانی ئیمانداری حەقیقی خوا دیاریەکەی پێشکەش دەکات، ئەلوەهاب دەکەوێتە کار. لەو کاتەدا زۆر جار نەتبینیەوە پارەیەکت دەستکەوتەوە بەبێ هەوڵت دابێ. وەڵڵاهی مامەڵەیەک دێتە بەردەمت یەخەت دەگرن بەبێ ئەوەی هەر بیرت لێ کردبێتەوە، قازانجێکی زۆرت کردووە. هەمومان لە بواری مامەڵە و کارکردن داین. ئیشی وا هەیە نە پلانت بۆ داناوە، نا ئازایەتی و ئابووریزانی خۆتە، پارەیەکی مۆڵ دێتە بەردەستت مەعامەلەکە خۆی دێکابرا یەخەت دەگرێ. ئەمە دیاری خوایە، خۆ تۆ هیچت نەکردووە. نان خواردنی وا هەیە کابرا بۆت دێتە ماڵەوە، خۆ تۆ نەپارەت پێداوە نە هیچت کردووە، خێرێک کە دەکرێت بۆ دێتە ماڵی تۆ ئەوە دیاری خوایە، خۆ تۆ ڕەنجت نەداوە. خوا دەفەرمێن نەزانی شتەکان هی تۆن، هەمووی هەری منە. ئەم دیاریانت پێدەبەخشم. چەند جار کەسمان هەبووە دکتۆر ئیزنی داوە، منیش و جەنابیشت چەند کەسمان پێشک دێ کە سوکاری خەریکی لافی تەنووسین بوون، بڕواتان هەبێ یەقینیان هەبوو ئەمڕۆ بەیانی دەمرێ. واللهی ئێستا شۆفێری خەتە و لە من و لە تۆ ساخترە. خوای گەورە کە ئەو شیفای نات کەس نەیزانی چۆن هات، لە کاتێکە دکتۆر وتوی بی بەنە ماڵەوە. ئەمە دیاری خوای ئەم شیفایە، ئەمە لەسەر و ئەڕەزاقیەتەکەشەوەیە. چەند جار لە ئیمتیحانە بەشداریت کردووە ترس لێ بووە کە ئەم وەڵامە نادرێتەوە. سبحان الله، خوا دیارێکی پێبەخشیویشتی وا بە مێشکدادێ هەر لە ماڵەوە بیرت لێ نەکردوێتەوە. ئەو قەڵەمە دەکەوێتە کار، ئەو لاپەڕۆیە پڕ دەکەیتەوە هێشتا لێت زیادە. ئەمانە هەمووی دیاری خوان، خوا بە ئاگامان دێنێتەوە. ئێمە لە وتاری ڕابردوودا لە خزمەت سوورەتی مەریەم دابووین لە قورئاندا. خوای پەروەردگار باسی زەکەریا پێغەمبەری بۆ کردین، سەلامی خوای لەسەر بێ. زەکەریا پێغەمبەر عليه الصلاة والسلام لەسەر ئەو باقی برایانی پێغەمبەری و پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم، پیاوێکی پیری بە تەمەنە، ژنەکەی نەزۆکە، هەموو دکتۆری و حەکیمی ئەو سەردەمە پیان وتۆم ژنە مناڵی نابێ، تەواوی چارەسەر پزیشکیەکان کاری لێ ناکەن، مناڵی نابێ، تەواو بوو. وامرأتی عاقرة، خۆیان خێزانم نەزۆکە.
بەڕێزان ئالەو کاتەدا ڕۆژە سەردانی خاتوو مەریەمی عابیدە و خوا ناز دەکا وتمان کاتێک کە چۆ ژوورەوە ئەو ڕزق و ڕۆزیەی بینی کە نە لەو فەسڵەدا هەیە و نەود لە وڵاتەشا هەیە مريم أمل شويبو قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب برزان أما دياري خوايا مريم خواناسي حقيقي فرموي أما دياري خوايا بويناردوم هندي جار بو هندي لبندكاني كخداي قولة ما بستي بيه رزقك بو دنياريه نهولد بو داوة نأزاتي تويا نبدوا قران الدياري خوايا أما دياري خوايا بيشكشي كردوم زكريا راس الله كان دم خصيا زەکەریا پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ یەکسەر چوو لە شوێنێکەوە دەستەکانی بەرز کردەوە و کەس چاوی لێ نییە هیچ کامیرەیەک ئاگای لێ نییە فرمێسک لە چاوی قەتیز بوو فەرمووی یا ڕەبی خوایە منیش لەو دیاریەی تۆم دەوێ خۆ بە سروشتی مرۆڤایەتی بێ بەخوان نە من تااقەتی ئەوە ماوە مناڵم ببێ نە ژنێکی نەزۆک هەفتا ساڵە بە یەکەوەین تازە لە هیچ عەقڵی بەشەرێکا نییە مناڵی بێ لو تاري رابردودا بەڕێز کۆمنتێکی بۆ پەیجەکەمان نووسی بوو ئەوەی باسی مەریەم نە عەقڵ دەیگرێ و نە عیلم قسەکەت ڕاستە بۆ مولحیدێک وایە بەس بۆ تۆی بینەری وتاری ئاینی وانییە ئێمە وتارەکەمان وەڵامی ئەو پرسیارانەیە نەچی بڵێ عەقڵ نایگرێ و عیلم نایگرێ عەقڵ و عیلم نایگرێ بەبێ ڕۆزی ساغ و سەلامەت بی خوا پارەکەی بخاتە دەمتەوە بەڵام عەقڵ و عیلم دەیگرێ ئەو ئەڵڵای کە ئەڕەزاق ئەلوەهابیشە وەکو مەریەم پارۆکەی دەخاتە بەدەستی زكريا فرموي سيري قرآن كان فهب لي من لدنك وليا هل كانت قرآن تنخويندنا وقيش نسوي لي وشي من لدنك نيفرمو خوايا كريكي صالح أم بيبخشا خوايا من هيج بابتك كلا روي عقل علمية بوبوني من دال بنجاوب بخوانا ماوا بلا من لدنك دياريكم لتو دوي خوايا ديارية تايبة كم دوي شون داد بمريم منش أو دياريم لتو دوي وركي لخوا بقرا كاك ورك بقرا والله يا الله تواوي هولي خوام مداوا بلان بخوا دياريكم لتو دوا من لدنك هديه خوايا هديكم لتو دوا دابا بهديه من عليكم بدايه سبحان الله فاستجبنا له بربو سورة أنبياء سورة الأنبياء آياتي نوتا فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له الزوجة هر دست بجێ سبحان الله جاری وهەیە فەوری خوا جواب بدەداتەوە فاستجبنا هەر دەست بەجێ وڵامی داواکاریەکە زەکەریامان دایەوە داوای هەدیەم لێ دەکەی ڕاستە بەخشندەیم کەم نابێتەوە ئەلوەهاب لێی کەم نابێتەوە ئەوە بە هەدیە یەحیامان پێبەخشی خوا بۆشی ناونا کوڕیشت دەبێت ناویشینە یەحیا هەر دەست بەجێ وأصلحنا له زوجة أو جني كبهيج عقلك بزيشكي من دالي نابه ئەو ژنە نەزۆکەمان بۆ چاک کردی لە مۆدووە ڕەحمی قبوڵی سپێرمی پیاو دەکا و مێردەکەی دەکا و منداڵەکە جێگیر دەبێ و لێی نابێتەوە ئەو خوای کە لە نەبوونەوە دروستی کردو زۆر ئاسانە بۆی بەڕێزان تۆش ئاوا داوا لە خوا بکە ئەم وتارە گەشبینمان دەکا تا هەوڵت هەیە هەوڵ بدە بەڵام کاتێککە هەموو هەوڵەکان بە بنبەست گەیشتن ڕەشبین مەبە داوای دیاری لە خوا بکە بڵێ خوایە دیاریەکەتم دەوێت چاوەڕێتم خوایە چاوەڕێی دیاریەکەی تۆم بەڕێزان فهب لي من لدنك دڵمان ئاسوودە دەکە هەر کاتە قورئانت خوێندەوە گەیشتی ئەو ئاەتە یەکسەر داوای هەدیە لە خوا بکە خوایە چاوەڕێی هەدیەیەکی تۆم بەم بەندە لاواز و زەعیفەی خۆتی ببەخشی ئاواتەکەت یەکسەر حازر کە و داوای هەدیەی خوای پەروەردگار بکە دنیا پڕپڕیەتی لە بەسەرهاتی ڕاستەقینە ئەوەی لێرە بۆتان باز دەکرێت هەمووی کتێبەکە لە بازاڕا هەیە بڕۆ بیخوێنەوە حەقیشە باز بکرێ ئەمەی باسمان کرد هەمووی کەلامی خوایە هەر پێویست بە بەڵگەهێنانەوە ناکە الله سبحانه وتعالى کە لە قورئانە شتێکی فەرموو کە ڕەسوولی ئەعزەم حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم فەرموودەیەکی فەرموو من نەپێویستیم بەوەیە دکتۆر فڵان کەس وا بڵێ نە حەقیقەتی عیلمیم دەوێ کەلامی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر سەر و چاوانە و لە ناخی دڵمایە ئێتر پێویستیم بە قسەی هیچ کەسێک نییە هەموو ئەم دنیاە بڵێ فڵان شتوانێ کە خوا فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیتر تەواو بڕاوەتەوە بەڵام زۆر جاریش خۆشە هەها شتەکان ئەوەی کە خودا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانە بۆ باسی زەکەریای هێناوە دیاری تایبەت هەیە دڵی هەمومان خۆش دەکات کتێبێک هەیە لئەنەک الله ئازیزێکی زۆر خۆشەویستم لەگەڵ جەنابتان خوا پاداش داتەوە لە دووبەی بۆی هێنام ئەو کتێبە لئەنەک الله لەسەری نووسراوە الأكثر مەبیعا زۆرترین فرۆشی لە جیهانە لەسەر بووە باسی چەند ناوێکی خوای پەروەردگار دەکات
بەرگی دووەمیشی پار هاتە پێشانگای نێودەوڵەتی کتێب. نووسەری ئەو کتێبە لأنك الله نووسەری ناوداری سعودی علی بن جابر الفیفی. علی جابر الفیفی خاوەنی چەندەها کتێبی دانسقەی ناوازەی ناودارە لە لاپەڕەی 75دا لە لاپەڕەی 75 لأنك الله نووسینی علی جابر الفیفی. ئەڵێ کابرایەکم دەناسی خەڵکی سعودیە، علی جابر الفیفیش خەڵکی وڵاتی سعودیەیە. ئەڵێ ئەو پیاوە زۆر دەوڵەمەند بوو، سەرمایەدار بوو، تەواو چوو بۆ تەمەنەوە، عمری لە هەفتاکان بەڕێی کردبوو زیاتر. دەوڵەمەند بوو، گورچیلەکانی وەستابوون، کلیەکانی وەستابوون. گورچیلەکانی کاریان نەدەکرد، هەموو لەشی ئاوسا بوو، خوێن پاڵفتە نەدەبوو پەنا بەخوا. هەرچی ئازاری گورچیلە و کلیەی نەگرت بێ زەحمەتە بزانێت چه ئازارێکی هەیە کلیە. خیا ڕەبی خوایە بمان پارێزی و ڕەحم بەوانەش بکەی کە لە غەسلی کلیە و گورچیلەن، بەس ئەوانە دەزن چه ئازارێکیان هەیە کە غەسلیان بۆ دەکەن. ئەوەی ئەو نەخۆشەی لە ماڵەوەدایە ئێستا بەم حاڵە دەزانێ. خوایە بمان پارێزی، خوایە ڕەحم بەوانەش بکەی. ئەو پیاوە ئازار تینی بۆ هێنا. دکتۆرەکانی سعودیە شارەزای پسپۆڕی گەورەیان تێدایە، وتیان ئەمە دەبێ کلیەیەکی فڕێ دەدرێ، ئەوە هەر هیچ کلیەکەی کەشی وەستاوە بە جیهاز کار دەکا، ئەبێ ئیلا کەسێکی گەنج بدۆزنەوە کلیەکەی گورچیلەکەی لەگەڵ ئەما بگونجێ و زەرع بکرێت، چاندنی گورچیلەی پێ دەڵێن لە هەموو دنیاە، لە کوردستانیش هەیە. ڕۆیش بۆ وڵاتی میسر. لە وڵاتی میسرە هەم دکتۆر و خەستەخانەی تایبەت، هەمیش خەڵک فەقیرە لەوێ، وەکو سعودیە خەڵک زۆربەی دەوڵەمەند نییە. لە میسر کچێکی گەنجی تازە پێگەیشتووی عمر 20 ساڵ 18 بۆ 20 ساڵیان دۆزیەوە، هێنایان ڕازیان کرد لەو کتێبەیە ئەڵێ بە 100,000 ریاڵ، یعنی دەفتەرە دۆلاری خۆمان زیاتر دەکا، بە 10,000 دۆلاری ئەم سەردەمەی خۆمان 100,000 ریاڵ تەوقیعیان لەگەڵ کرد. تەواوی پشکنینەکان سوبحان الله ڕێک بۆ ئەم پیاوە دەبوو، چونکە هەموو گورچیلێک بۆ یەکتر نابێ، خوێنەکەی پشکنینی پاکەکەی هیچ ڤایرۆسێکی لەگەڵ نەبێ. ڕێک دکتۆرەکان وتیان گورچیلێ ئەم کچە بۆ ئەم پیاوە هیچ عیبی نییە، بەیانی عەمەلیات دەکرێ، پارە و شت هەمووی تەواو ئامادەکراوە. ئەو پیاوە وتی دەمەوێت ئەو کەسە ببینم کە گورچیلەکەم پێدەبەخشێ. داوای لە کوڕەکانی و خزمەکانی یەک تارە خەڵک لەگەڵیا چوو بوو، دەوڵەمەند وایە. ئێتر بانگیان کرد وتیان ئەو کچەیە، کەسێکی زۆر ساغا، تەواو گورچیلە وەکو گەنجێتی لێ دێتەوە. بانگی کرد و سەیری کرد، کچێکی حتا بڵێ بە ئەدەب داپۆشرا و حیجاب و باڵاپۆش بە حورمەت و بە ئەدەب چاوەکانی بەرز ناکاتەوە. وتی کچی خۆم تۆ گورچیلەکەت بە من دابەخشی؟ وتی بەڵە گەورم. وتی مەڵە گەورم، گەورەی هەمومان هەر ئەڵڵایە، بەڵام ها فەقیر زۆر خۆی بە فەقیر دەزانێ. وتی کچی خۆم چی وات لێ دەکات تۆ ئاوا گەنج و جوان لەم تەمەنەدا کلیەیەکی خۆت گورچیلەیەکی خۆت ببەخشی و بیفرۆشی، بە منێکی پیرە ساڵ کە چەند ساڵێکی کەم لەواچە تەمەنم ماوێ، هەر بە پیری دەمرم. وتی محتاجی، وتی محتاجی وام لێ دەکا، هیچ ئەنوایەکمی خێرمان نەماوە، باوکم نەخۆشە لە ماڵەوە کەوتووە، دایکم محتاجە، چەند برا خوشکێکی منداڵمان هەن، خۆ من ڕێگا بەوە خۆم نادەم، نە عیززەت و کەرامەتی خۆم و بنەماڵەکەم نە دینەکەم بڕۆم وەکو هەندێک ئافرەت بە جەستەی خۆم پارە پەیداکەم، خۆ بەخوا دەتوانم، جوانی خۆم و تەمەنم زۆر بە ئاسانی پارەی پێ پەیدا دەکرێت، بەڵام نە، خۆ دەتوانم بچم لە دەرگای مزگەوتەکانە لە ناو مزگەوتا هاوارکەم و خەڵک بەزەی پێمدا بێتەوە و حاڵی خۆمان باسکەم، بەس نە، خوا دوو گورچیلەی پێ بەخشیوم، بە یەکیانیش دەتوانم بژیم، یەکیان فیدای عیززەتی باوک و دایک و منداڵەکانمان بێ، لە پێناوی ئەواندا با نیوەی جەستەم ببەخشم، با محتاجی خەڵک نەبین، باوکم گەلێ خزمەتی ئەمەی کردۆ بە ساغی، ئێستا لەسەر جێگا کەوتووە. خوا بمان پارێزی لە محتاجی، خوا بمان پارێزی لەوەی کچ و کوڕەکان مەنجەستەی خۆیان لەبەر نەبوونی و نەداری بفرۆشن. زۆر دەردێکی قورسە محتاجی و نەداری. ئەو پیاوە دەڵێ وەکو بروسکەیەک لێمدا، کچێکی ئاوا گەنج، ئاوا بە حورمەت، ئاوا لە خواترس، لە پێناوی پاروێک نانی خۆی و براو منداڵەکانیدا بەشێک لە جەستەی گرنگی خۆی کە کلیە و گورچیلە هیچی لە دڵ کەمتر نییە، ئەی فرۆشێ بیرم کردەوە خوایە، خۆ من تەواو ئیشم لە دنیا تەواو بووە، ئەوەی هەبوو کردومە، ئێستا چەند ساڵێکی کەمم ماوە، هەر بە پیریش بێ دەبێ بمرم، دوای 75 ساڵ و ئەوانە چی دەکەم؟ ئێستا ئەم کچە سەقەت کەم نیوەی جەستەی لێ وەرگرم، بە یەک کلیە بمێنێتەوە، عەمەلیات بکرێ، خوا ئەزانە دواتر چی لێ بەسەر دێ، بەس لە پێناوی چەند ساڵێک نان بخۆم، لە پێناوی بگەڕێم سارە لێ خۆڕم بچمە کۆمپانیا، کوڕە بەخواشتی وا ناکەم. ئەڵێ یەک تەزوو بە بەدەنما هات، وتم کچی خۆم تەواوی ئەو 100,000 ریاڵە بە گەردن ئازایی بۆ خۆت، بڕۆ بۆ خۆت و ماڵ منداڵت باوک و براکانتی سەرفکە.
بۆ خوشکەکانتی سەرفکە. هەموم پێبەخشی و بانجی کوڕەکانم کردوتم تیارە ئامادەکەن دەگەڕێمەوە بۆ سعودیە. وتیان نابێ تووڕە بوون بابەجان ئەمە تو ئاڵێ چی لەبیرت چۆتەوە چه ئازارێکت هەیە لەبیرت چۆتەوە 2 ساڵە ئێمە چیمان لێ هاتەوە خۆت چیت لێ هاتەوە بە ئازارەوە ئەمە هەموو ڕۆژە دەست ناکەوێت ئەم کچە تبقە لە ئەسڵ شتەکانی بۆ تۆ دەبێت بەخوا بە پارەش دەست ناکەوێتەوە جارێکیکە ئێخۆ زۆرمان لێ نەکردووە خەڵکیشکە لێی دەکڕێگە تۆ نەبێ ئێمە زیاترمان لە خەڵک داوەتێ دوایی دەستمان پێوەی دەبێ و پارێکی بۆ دەنێرین هەندێکیان هەر بە تووڕەیی چوونە دەرەوە لە کوڕ و خزمەکانی وتی بەخوا نابێ بمجێڕنەوە جێڕانەوە بۆ سعودیە و ڕێک پارەکەی دادەست کچەکە تی کچی خۆم بڕۆ خزمەت بکە بە ئیزنی خوا بە دایک و باوک و برا و خوشکەکانت ڕوو لە خوا کە دوعای خێرمان بۆ بکە هاتەوە سعودیە و لە هەفتەیە یەکەما بردیانەوە بۆ غەسلی گورچیلە دکتۆر پشکنینی بۆ کرد سوبحان الله هەر تووشی سەر سوڵمان بوو لە لیژنەی پزیشکی پیاوەکە گورچیلەکەی کەوتبەوە کار وەکو زمانی گەنجی ساغ و سەلامەت کەوتۆتەوە کار هەدیە ببەخشە براکەم لە پێناوی خوا هەموو جورئەتی دەوێت بەخوا کە عەقڵ تەسەوری ناکە خوش کاری خۆی بۆ دەکا ئەڵێ لە سعودیە ڕوویداوە برام لە کوردستانیش ڕوویداوە سوبحان الله کە ئەمەم تەماشا دەکرد کتێبێکم لە کتێبخانەکەم هێنایە دەرەوە کە چەند ساڵێکە کڕیمەوە کە پێویست بێ تەماشام نەکرد بێ لاپەڕەیەکم کردەوە ئەمە هەمووی دیاری خوایە ڕێک ئەوەی کە من لە کتێبەکەی عەلی جابر الفیفیدا لأنك الله لە لاپەڕەی 75 دەم خوێندەوە لە کوردستانیش ڕوویداوە برای بەڕێزم و بانگخوازمان ئەندازیار عوسمان محەممەد ڕەشید کتێبێکی هەیە نەسرەوتن 5 بەرگی لێ دەرچووە لە بەرگی پێنجەمدا لە لاپەڕەی 191دا باسی برای بەڕێز و بانگخواز و خێرخوازی شاری هەولێر کاک حاجی کاروان دەکات دوێنەش پەیوەندیم پێوە کرد ڕێک خۆی وەکو خۆی باسی کرد لە لاپەڕەی 192 کتێبی نەسرەوتن بەرگی پێنجەمدا ڕسمی کاک حاجی کاروان و ئەو گەنجە شاری هەولێری تێدایە کاتی کۆڕۆناکە گەنجێک کە باوکی شەهیدە زۆر محتاج و احتیاجن بەداخەوە لەژێر سایی ئەم دەسەڵاتە گەندەڵەدا ئەوانەی کە خوێنی خۆشیان بە قوربانی ئەم حکومەتی هەرێمە کردووە ئەوانەش بێ خزمەتن نەک من و تۆی هاوڵاتی کوڕی شەهیدێک محتاجە بەوەی کە پارەی بۆ کۆ بکرێتەوە کاک حاجی لە ڕێی چەند کەسایەتیەکەوە 2 دەفتەر دۆلاری بۆ کۆ دەکاتەوە کە زەرعی گورچیلەی بۆ بکەن کلیەی بۆ بگۆڕن کۆڕۆنا بەسەرا هات ئەو کاتێک کە خستەخانەکان ئینسان نەدەوێت لە ماڵ بڕواتە دەرەوە خوایە شتی وا نەبینینەوە لە وڵاتە کوردستانەدا هەموو خەڵک ژیانی لە مەترسیدا بوو پێڵەن 2 دەفتەرت بۆ کۆکراوەتەوە دەگەڕین لە دوی کەسێک کە کلیەکەی بۆ تۆ ببێ و گورچیلەیەکی بە 2 دەفتەر دۆلار لێ بکڕین ئیتر لەو کاتەدا ئەم گەنجە سەیدەکە خستەخانەکان داخراون خەڵک ناوێت لە ماڵ بڕواتە دەرەوە ئەم هەموو خەڵکەش بێکار کەوتۆ لە ماڵەوە دانیشتۆ و کەرەنتینەیە بڕیار دەدا تەلەفۆن بۆ کاک حاجی دەکات دەڵێ ئەو 2 دەفتەرەی بۆ من کۆکراوەتەوە لە ڕاهی خوارا هەمووی بدەن بە فەقیر و هەژار و بیدەن بە زەخیرە بۆ منداڵی هەتی و من قەینا گورچیلەکەم ناگۆڕم تەحملی ئەو ئازارە دەکەم ئەخەمە غیرەتی دەوێ بەخوا غیرەتی دەوێ 2 دەفتەر دۆلار بە فەقیر و هەژار بۆ کۆکرابێتەوە خۆشت بیبەخشیەوە ئەو ئازاریشت بێ سبحان الله چەند شەوێک دوای ئەوە گەنجەکە هەست بە لەش سووکی دەکات کە فەحسی بۆ دەکەن کاک حاجی فەرمووی ئێستاژ ماوە خەڵک دەتوانێت بیبینە و ڕسمەکەشی لەگەڵ کاک حاجی لە پەیجی خۆی بڵاو بۆتەوە ساغ و سەلامەت بۆتەوە گورچیلەکەوتەوە ئیش کلیەکەوتەوە ئیش ئەڵڵا بە هەدیە دەیبەخشێ هەدیەکانی خوا گەلێک زۆرن بەڵام کاتی وتارمان تەواو بوو لەگەڵمان دابین ئینشاءالله بابەتێکی گرنگە قەت ڕەشبین نەبی گەشبین بە ڕەحمەتی خوا هەدیەکانی خوا داوا بکە یا ڕەبی خوا لە هەدیەکانی خۆت پێمان بەخشی یا ڕەبی خوا لە هەدیە تایبەتەکانی خۆت پێمان ببەخشی لە تنگانەدا بێ بەهانا و هاوارمانەوە چۆن شیفای ئەو نەخۆشانەتدا یا ئەڵڵا ئەوا شیفای نەخۆشی هەموو موسڵمانان بنێری یا ڕەب یا ڕەبی خوا لە تنگانەکاندا ڕزگارمان کەی ئەوانەی لە دیل و بەندیدان خوایە ڕزگاریان کەی یا ڕەبی خوایە عیزەتی موسڵمانان بدەی خوایە عیزەتی ئەهلی ئیسلام بدەی زایۆنی و جوولەکە و کلک و جاشەکانیان خوایە لوتشکاو بکەی لە هەموو دنیادا یا ڕەب یا ربی خوای عزتی تو ببین عزتی مسلمانان ببینین که به نصرتی خود نصریان دادی مسلمانان له همو جهان دا مجاهدین لروی چک و اسلحه و عتادی سربازی و جماره و خوای زور کمن بلام خوای بدیاری خود سرکوتنا کمان پی بخشی خوای سرکوتنی خود به اهل اسلام به مجاهدان ببخشی یا ربی خوای درگاه رحمتش لملتی کدب کیتوا یا ربی خوای گلک کلین و کن من هیا گلی محتاج و ندار من هیا خوای درگاه کانی رحمتی خود لأهلی کردستان بکیتوا ولات من همو ولاتانی جهان بگشتی لشر و پاریزی خوای آشتی برقرار به لهمو دنیا دا و نعوی شر خوای نبیسین هیچی تر هیچ که خوانی من دالو خلچی پیرو خلچی آفرتو خلچی لا شر یا ربی خوای بدستی ظالمان نرجع خوای رحم بحالی همو لا اکمام کی آمین آمین والحمد لله رب العالمین يا
أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون